لە پاکستانەوە گفتوگۆ لەگەڵ میوانەکەمان دەکەین بۆ پێی کە ناوی پاکستانیش دێت کە نێوەندگیری کردبێت لە نێوان ئێران و ئەمریکا. بەڕێز تەیب ئیفتیخار شۆڤەکاری سیاسی لە شاری لاهورەوە لە پاکستان لەگەڵمانە. بەڕێز ئیفتیخار زۆر بەخێربی بۆ کوردستان 24 باس لە نێوەندگیری پاکستان دەکرێت لە نێوان ئێران و ئەمریکا. ئایام هەوڵە سەرکەوتوو بووە؟ زۆر سپاس بۆ میوانداریکردنم. جەژنیشتان پیرۆز بێت و نۆرۆزیشتان پیرۆز بێت. هیوای دڵخۆشی بۆ کورد دەخوازم. ئەوەی کە پێویستە بە پرسیارەکەەوە بەڵێ پاکستان بەردەوام کاری کردووە بۆ ئەوەی کە دانوستانی نێوان ئەمریکا و ئێران ئاسانتر بێت، چونکە پاکستان باش دەزانێت شەڕەکە لە بەرژەوەندی هیچ لایەنێکدان نییە. پاکستان وەکو وڵاتەیەکی موسڵمان وەک تاکە وڵاتی موسڵمان کە چەکی ئەتۆمی هەیە، خاوەنی هەژمونە، خاوەنی پێگەی خۆیەتی، دەتوانێت کار بکات لەسەر ئێران و لەسەر وڵاتانی ناوچەکەش. ئێمە پێمان وایە کە هەمومان ئەوە دەخوازین کە خوێنڕێژی بوەستێت. پاکستان تەنانەت لە ئەمریکاش خاوەنی هەژمونە، مارشاڵی فەرماندەی هێزی پاکستان لەلایەن ترەمپەوە ڕێزی زۆر لێ دەگیرێت، بۆیە خاوەنی قسەی خۆیەتی. هەروەها شاباز شەریف سەرۆکوەزیرانی پاکستانیش خاوەنی پێگە و قسەیە. هەر بۆیە دەتوانم بڵم پاکستان بە سەرنجدان لە ئەو هەژمونەی هەیەی جەبەمەژووی بێت یاخۆ چ بە ئێستا لەسەر خەڵکی ئێران و لەسەر خەڵکی ناوچەکەش دەکرێت ڕۆڵێکی زۆر باشی هەبێت. بیرمان نەچێت کە پاکستان سنووریشی لەگەڵ ئێراندا هەیە، هەردوو لایش ئامادەن بێنە پاکستان لەسەر مێزی دانوستان لە پاکستان دانوستان بکەن. لە چ شارێکی پاکستان کۆبنەوە؟ ئیسلام ئاباد. پاکستان پایتەختەکەی ناوی ئیسلام ئابادە. شوێنەکە دەست نیشان کراوە، ڕێکاری پێویستگیراوەتە بەر ئامادەکاری کراوە. بەڵێ لەم کاتەدا کە ئێمە قسەی تێدا دەکەین، ئێمە دوو کاتژمێر لە پێش ئێوە وین. ئێستا ئامادەکاریەکان دەستی پێ کردووە لەلایەن ئیسلام ئابادەوە. ڕاگەنراو هەبووە یاخۆ زانیاری هەبووە کە وەزیری دەرەوەی پاکستان بەڕێز ئیسحاق دایرێک قسەی لەگەڵ وەزیری دەرەوەی ئێران و نێردەی ترەمپ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردووە کە دانیشتنەکە لە ئیسلام ئاباد بەڕێوە بچێت. ئەمە تەنها پێویستی نییە بە ئێرانەوە، بەڵکو پێویستە بە دووبەی، لوبنان، عومان، وڵاتانی دیکەی ناوچەکەوە. باشە کێ بەشدارە بێت لە دانوستانەکانی ئەمریکا و ئێران؟ بێگومان، چونکە شاباز شەریف کابرایەکی زۆر نزیکە لە هەردوو سەرکردەی بەری ئەمریکا و ئێرانیشەوە. پێش چەند کاتژمێرێک لەگەڵ مەسعود پزیشکان پەیوەندی تەلەفۆنی ئەنجام داوە، هەروها لەگەڵ لایەنی ئەمریکیش قسەی کردووە. قسەکانی شاباز شەریف لەگەڵ مەسعود پزیشکان بۆ دەربڕینی هاوخەمی بووە بۆ کۆچی دوای ئایەتوڵا خامنەیی، هەروەها ئامادەی خۆیشی نیشان داوە بۆ ئەوەی کە لەم نەورۆزەدا و لەم جەژنەدا میوانداری لایەنی ئێرانی بکەن بۆ دانوستان. لەلایەکی دیکەیشەوە عومان و تورکیا و میسریش ڕۆڵی زۆر باشیانی گێڕاوە بۆ نزیکردنەوەی ئەمریکا و ئێران. ئەوانیش بەشداری لە کۆبوونەوەکەکەن و ئەگەر زانیاریت هەبێت دەمەوێت پێم بڵێ کە لە ئێران و ئەمریکا کێ بەشداری ئەم دانوستان و گفتوگۆیان ناکەن؟ لەم کاتەدا کە ئێمە قسەی تێدا دەکەین تاوەکو ئێستا ستیڤ ویتکۆفە کە ناوی دراوە بە پاکستان بۆ ئەوەی کە لە جێگەی سەرۆک ترامپ بەشداری دانوستەکان بکات. ترامپ خۆی دەیەوێت کە ئەم دانوستانە بەڕێوە بچێت، دەیەوێت ئەم گفتوگۆیە ئەنجام بدرێت، چونکە دۆناڵد ترامپ خۆشی ڕوبەڕووی قەیرانی دارایی و کێشەی ناوخۆی بووەتەوە. هەر بۆیە لەلای پاکستان ئیسحاق دایرێک وەزیری دەرەوە، ستیڤ ویتکۆف نێردەی سەرۆکی ئەمریکا، هەروەها فەرماندەی سوپای پاکستانیش بەشداری لە دانوستانەکان دەکات. بەڕێز ئیفتیخار پێم بڵێ کەی دانوستانەکان دەست پێ دەکات؟ کاتژمێر چەند دەبێ؟
لە ڕاستیدا ئێستا شەوە لە پاکستان بەڵێ هەموو شتێک کە دیاری دەکرێت هەموو شتێک سبەی بڕیاری لەسەر دەدرێت پێم وایە کە دانوستانە سەرەتاییەکان لە 25 مانگ دەست پێ دەکەن و دوای ئەوەش دانوستانی دیکە ڕوودەدەن بە گوێرەی ئەوەی کە میدیای پاکستانی بڵاوی کردووەتەوە ترامپ دەیەوێت کە ئەو ئاگربەستە بێتە کایەوە ترامپ دەیەوێت کە قەیرانی وزە لە جیهاندا کۆتایی پێ بهێنێت کە بەهۆی ئەو شەڕەوە هاتووەتە ئاراوە پێم وایە کە دوای ئەو دانوستانانە قەیرانی ئابووری لە جیهاندا تا ڕادێک خاو دەبێتەوە ئەم شەڕێکی زۆر شەڕەنگێز بووە جا لەسەر خەڵکی عێراق لەسەر خەڵکی ناوچەکە لەسەر خەڵکی دوبەی قەتەر بۆ هەمووان شەڕێکی نەگریس و نەخوازراو بووە شەڕێکی بێمانە بووە هیوادارین تا زووە تاوە بێت پاکستان هەڵدەچێت بە ڕۆڵی مێژووی و خۆی بۆ ئەوی کە نێوەندگیری بکات بەشێکی زۆر خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوە نازانن کە پاکستان توانیوێتی کە پێشتریش لە سەردەمی هێنری کیسنجەرە پاکستان توانیوێتی ڕۆڵ بگەڕێت لە دانیشتنی چین و ئەمریکا لە سەردەمی هێنری کیسنجەر لە حەفتاکان واتە پاکستان ڕۆڵی نێوەندگیریەکەی شتێکی نوێ نییە توانیوێتی چین و ئەمریکا لێکترسی بکاتەوە بۆیە پاکستان ئەمە ئەزمموی یەکەم جاری نییە پێشتر دانیشتنی خۆش بەڕێستەی ئفتیخار شۆڤەکاری سیاسی لە شاری لاهور لە پاکستان میوانی کوردستان 24 بووی